خوای گەورە و میرەبان سڵاوتان لەبێ خۆشەویستان و ئازیزان من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە بەرنامەی مایکی پێیان بە خزمەتی وەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە خۆشەویستان ئەمڕۆ لە شاری ئەولێر فستیڤاڵێک کراوەتەوە تایبەت بە بەخێوکردنی باڵندە بە تایبەتی مریشک و کەڵەشێر جا من لە بەشێ لە بەخێوکەرانی مریشک و کەڵەشێر دەپرسم لە کێوە ئێوە خەریکی بەخێوکردنی ئەم جۆرە باڵندانن و بەخێوکردنیان ئایا قورس و زەحمەتە یان دەتواندرێ بە ئاسانی بەخێو بکرێت چونکە بەڕاستی ئەم دیمەنانەی کە لێرەن زۆر جوان و سەنجڕاکێشن بە تایبەتی مریشک و کەڵەشێری زۆر جوان هێنراوە کە سەرنجی مرۆڤ ڕادەکێشێت جا من دەسمە لای بەشێکیان و لێیان دەپرسم چۆنە و لە کێوە بەخێوی دەکەن و نرخەکەشی دەگاتە چەند ئێوە بیسەر و بینەرمان بن. سڵاو لێ سڵاو سەرچاو بەخێراتم سەرچاو بابزانم لە کێوە بەشداری ئەم جۆرە فستیڤاڵانە دەکەی یەکەم جاتە یاخود جاری دیکەش بەشداریت کردووە؟ وڵایەوەی ڕاستی بێ یەکەمین جارمە بەشداریەکەم چەند ساڵێکە بەخێوەکەم ئەمە بۆ 3 ساڵە ڕوا 4 ساڵ بەشداریکردنەکە چۆن بوو یان لەسەر پێوەرێک بوو؟ وڵایی لەسەر ئینە براما مریشکی براما مریشکەکەی تۆ پلەی چەندی بەدەستێناوە؟ پلەی یەکەمی بەدەستێناوە بەڵێ بە دەرەجەی چەند پلەی یەکەمی بەدەستێنا ینی نمرەکەی چەند بوو؟ وڵایی لە ستیڤاڵە چەندێکە لە عێراقا کرێ یاخود لە کوردستانە 95یان بەدەستێناوە ئەمە یەکەمین جارێکە من بەشداریەکەم 96 بەدەستێناوە بەڵێ. لە کێوە حەز و خولیای بەخێوکردنی باڵندەت هەیە؟ وەڵاهی دەمێکە بۆ 4 ساڵە ڕوا 5 ساڵە زۆر حەزم لێ. ئەمانەیان لە ڕووی نرخەوە چۆنە نرخەکەیان چەندە؟ وەڵا نرخیانە ڕوا بۆ ئەگەراوە پلەی باش بەدەست بێنێ نرخیان ڕوا بۆ $500 $400 $500 بەڵێ. بەخێوکردنی ئاسانە هەروەکو مریشی دیکە یاخود دەبێت بە تایبەت ئاگاداری بی؟ وەڵایە بێ ئاگاداری بی شوێنی خۆی هەبێ. چەند لەگەڵ ژینگەی کوردستان گونجاوە ئەمەیان؟ وەڵاهی شوێنی ئەبێ شوێنی زۆر سارد بێ لەبەرەوە گەرمای شوێنی گەرم بێ ئەم حیوانە تەحمل ناکە. نابی شوێنی گەرم بێ؟ نەخێر. ئەی خواردن چ جۆرە خواردنێک بێت؟ وەڵاهی خواردن عەلەفە عەلەفی محەممەد فید بەڕاستی عەلەفێکی دەرەجەیەکە. چەند جۆر لەم دانەیەت هەیە ینی چەند زۆریان چەند جۆری دیکەت هەیە؟ دوو جۆرە خۆی دوو جۆرە بە دکتۆرە و بە کۆڵمبی. ئەمەیان لەگەڵەوەیان چی ینی ڕەنگە ڕەنگی جیاوازە ئەمەیان ڕەشە بێ ئەمەیان ڕەساسیە بێ. دەبی مادەمەوە هابی هێلکەکەشی گران بی؟ یەرکەی نرخیە گێتە 6000 7000. سڵاو لێبێ. سوپاس دەکەم بەخێر بێن سەرچاو. بابزانم ئەمڕۆ چۆنە بەشداریت کردووە لەم پێشەنگایە لەم فستیڤاڵەیە؟ بەێ ئەو بخۆی هەموو سارانە ئەمە ئەو فستیڤاڵی دەکەین لە مانجی 12 لە 2012 دەست پێ دەکەین. ئەوە ئێستا من بۆ بابەتانە بەشدارم کرد بە کۆڵمبی دکتۆرا بەشداریم کردیا. کۆڵمبی و دکتۆرا دووناوە یەکەمیە ئەوە دکتۆرایە شابری نایەوە پێنجینە یەکەم بوومە ئەوەش دکتۆرا ئەوە کۆڵمبی پێدەرێن دووەم بوومە. ئەمەیان چۆن بوو ینی پێوەرەکانی چی بوو کە یەکەم بوو؟ خۆی هەفتا خاریەیە پێوەرەکانی ینی لە کلچی لە سەرچی لە باری لە شاپەری پێی لە خاوێن بی نابێت تێرەکە پیسبی لە ڕاوستانی هەیکەلی قیت و ڕاوستابی نەخوار و خێز ڕاوستای باری نابی سوڕابی بەخۆی هەفتا خاری تێدا هەیە زۆر ورتەکاری پەڕەکانی نابی باری شکای تێدابی هیچ ئەوانەی نابی هەبی. ئەویان چی نەقز بوو نەیتوانی کە شامپلی بەدەست بێنێ؟ خۆی ئێستا ئەوە کلچی بڕە خوارە ئەوە پشتی کوڕە نابی پشتی وچوێ ڕاستبی لێ ئەوەندەی نینەیە. تۆ لە کێوە خولیای بەخێوکردنی باڵندەت هەیە؟ ئەوە تقریبا لە 2017ەوە زیاتر وەما 2017
بەێ ئێستا 5 سارە بەزەوە 2 سارە بەشداری فستیڤالەکەی دەکەم 5 سارە پێنجەمی فستیڤالەوە دەکرێت بەخێوکردنی ئەمانە قورسە یاخود ئاسایەکو مریشی دیکە دەتوانانی بەخێویکەی بەخوای زۆر قورسە دەبی زۆر یعنی ئاگال لێبی لە نەخۆشی خاستن لە کاتی فەسلەکان دەگۆڕێ نەخۆشی دەبی ئەو ڤایرۆسە جارێ بە نەوعکی وەرزەکان خۆی دەگۆڕی لە ڕووی نرخەوە چۆنە نرخەکانیان چۆنە یان گرانە تقریبا لە 200 دلار تا 300 دلار دەست پێ دەکا لە 300 دلار ئەگەر بڵێن خوازە سەر ئەم مریشکە زۆرتر بێ هێشتا لە 300 دلار بەسەر دەکەیت کاتی وەچی وەزع خۆش بوو ئابووری کوردستان بەرز بوو ئەوانە قڵیاتە حەف وەرەقەش وەرەقەش دەڕۆی یعنی دوو مریشکەرە بابک 14 وەرەقە 15 وەرەقەش دەڕۆی عین خیاری و سعرەکانی بەس ئێستا بۆی ئەوەی ئابووری وەزی کوردستان بڕێک زەحمەت بووە بڕێک نرخەکەی دابەزیە زۆر ناسک نینە ناسک نییە طبعا ئەگە برێەوە مریشی خۆمانە بەڕلاژەکە ئەویش نەخۆشی هەیە دەگری بەس ئەوانە چییە لە بۆ حکومی تووچیان زۆرە هەیکەلیان هەیە دەی بڕک جێ خاوێن و بە خزمەتتر بی ئەگەنا ئەو جوانەیە نامینێ زۆر ناشرین دەبی پیس دەبی ئەویان ینی چۆنە ینی مریشی کوردی پێ دەڵێن یان وڵاتانی دیکەیە ئەوە بیتە مریشی کوردی بەس لە بوارشکەیە یان لە نەو عشکەیە لە بۆ ئەماوە بە دووسکەی و لێرە بەخێوکرا کە بادەم لێرە بەخێوکرا بووە وولادەی کوردستان تەواو ئەوە نەکرا برێنە هێستا باهێک گەورە بیتن عمری تە سارێکان 6 مانگ بچین لە تورکیای بینێ ئێرە ئەوە ناکە وولادەی ئێرە نییە هیچ ئێرە نەبووە هێلکەیەک لە وڵاتێکی دیکە بێنی لێرە بەڵام ببتە دووسکەوە گەورەکەی دەڵێ ئەو کوردیە کوردیە دەبتە ناوخۆ یعنی نابتە ڕسەنی کوردی فەرقی هەیە مریشمی ڕسەنی کورد بەس دەبتە ناوخۆ کوردستان یعنی دەکە لێرە گەورە بەدەکەی ناوخۆمانە خەڵکی چۆن دێن بۆ ئەم پێشەنگایە تاکو یعنی ئەو سارەکە لەگەت چاوپار زۆر باشترە ینی بەشداری دەکەن تەمەشا دەکەن یانی نمایش ئەوەی تەمەشاکەرەکان زۆر دێن ئێستا ئەلێرە و پێیتا بێتەوە خەرک دێتن زیاتر فیستیڤاڵی زۆر خۆشەوە سارانە و فیستیڤالە دەکرێتن ئەوەی خولیای بەخێوکردنی باڵندەی هەیە و ئەوەی بینێری شۆ دێت تەمەشا دەکاتن و هەمووی ئامادە دەبی لێرە و سارانە لەو فیستیڤالانە دەکرێتەوە تۆ بەشداریت کردووە یان تەنها هاتووی سەریان بکەیت بەخۆی من بەخۆم بەخێوکاری مریشکم بەڵام ئەوڕۆکە هەر وەکو سەردانیەک هاتیمە سەردانی دەکەم و شتی جوان لێرە عرض کرایە و هەمووش دۆست و برادرن یانی ئەوەی کە هینایتەن هەموو برادری خۆمانن ئەمەنی شەراتیمە بینێرم تەمەشا دەکەم ئەو مریشکانەی کە لێرەن یان ئەو کەڵەشێرانەی لێرەن چەندێک سەرنجی تۆیان ڕاکێشاوە بەخوای مریشێک بەخێوکردنی خولیایەکە کە بەخێوی دەکەی ینی وەکو عەز و ئارەزووەکە ئەوەی کە بەخێو دەکا خەم ڕەوێنە خولیایەکی بەخێوکردنی هەیە قسەی ڕاستە کە دەڵێن ئەوەی کە باڵندە بەخێو دەکات تۆزێک دەڵێ لە خەمەکانم کەم دەکاتەوە ڕاستە وایە ڕاستە باڵندە خەمڕەوێنە و خەمەکانت کەم دەکاتەوە ئێستا ئەوانەی کە سەرنجدابێ لە ڕووی نرخەوە چۆنە ینی نرخەکانی پێ باشە یان گرانن بەڵێ لە ڕووی نرخەوە نرخی ئەو مریشکانە چۆن دەبینی ینی گرانن ئاسایین هەر تەیر و بە نرخی خۆی یعنی ئێستا کە چەند جۆرە تەیرێکمان لێرە هەیە وەکو ئەوانە شامی مریشی کوردی ئەوانەش هەر بە یەکە بە پێی جوانی خۆی هەر یەکە بە پێی نرخی خۆی ئیواما هەیە جوانە و نرخی زۆرە ئیواش هەیە تۆزێت لە جوانیەکەی کەمترە و نرخەکەی کەمترە هەر یەکە بە نرخی خۆشی ئێستا ئەڵمانی نرخەکە و ڕەسەنی کوردی نرخەکە و کۆشنمان هەیە ئیسپانیمان هەیە ئۆشامۆمان هەیە هیندیمان هەیە یعنی زۆری باڵندەکانمان زۆرن حەز دەکەی کام لەم زۆریان بکڕی کام زۆریان بکڕی تاکۆ حەزت بۆ دروست بووە بڵێ بمتوانی باە بیکڕم یان بەنیازی بیکڕی بەخوای من بەخۆم هەیتم ڕەسەنی کوردیم هەیە لەگەر شامی بەخێو دەکەم بەخۆم بەخێوکاری ئەو دوایمە هەر عەز و ئارەزوشم ئەو دوێیە ئیواش هەیە ینی ئێستا ئیوا هەیە ڕەسەنی کوردی بەخێو دەکا ئیوا هەیە ئیسپانی بەخێو دەکا هەر یەکە و تام و چێژێکی لە نەوعکی دەبینیتن من تام و چێژەکەی من ئەڵمانی و ڕەسەنی کوردیە ئەو دووەم پێخۆشە بەخێوی بکەم سلام علیکم وعليكم السلام ورحمة الله وبركاته ئەمڕۆ بەچی بەشداریت کردووە لەم پێشەنگای لەم فیستیڤاڵە سوپاس لۆ خوای گەورە
کەڵەشێرێک و مریشکێکم هێنابوو بەشداریم کرد وەک ساڵی پار سوپاس لۆخوای گەورە لە هەردووچی پلە یەکەم بەدەستێنا لە کەڵەشێرەکە پلە یەکەم بەدەستێنا لە مریشکەکەش هەر پلە یەکەم بەدەستێنا الحەمدولillah باشە پێوەرەکانی چین یعنی بەس پێوەرێک دیاری دەکرێت کە دەتوانی پلە یەکەم بەدەست بێنی برادرانی ڕێخەری ڕێکخرا و دوو حەکەمی نێودەوڵەتیان هینابوو لە وڵاتی تورکیا ئەوان تحکیمیان لەسەر ئەم شتانە کردبوو خۆی پێوەری زۆرە یعنی هەرچەند ماسەفاتی هەندێک لەو پێوەرانە ئەڵمانی وەچی و کەڵەشێرەکانی کە نیە برێ بۆ شەڕت بێ یان بۆ شتێک کردبی ئەڵمانی ماسەفاتی ئەڵمانی لەگەر کەڵەشێرەکان جودایە هەرچەند ماسەفاتی یعنی بەرز بیتن و ناشانی جوانبی و دندوچی جوان بیتن و نەقسی نەبیتون یعنی ئەگە ئەلوانی ڕەش بیتن ئەگە سپیتیانەبی سووریتیانەبی هەرچەند ئەوە بە ماسەفات دەخینێتی و لە هەمان کات دەکوالێتیشی بەرزبی ئەمانە هەمووی کوالێتە نەقسی نەبیتن ئەو فیستیڤالە کەم شارەکە دەکەی نابی پەڕووباڵی شکابیتن کلچی شکابیتن نەخۆش بیتن یعنی تەیرەکە بێت جایز بێ نزیکەی دوو مانگە من لەو قەفەز لە ماڵ خۆم لە عینە ئەم قەفەزانە لە مریشک و لە کەڵەشێر هەردووچی ئیشم لەسەر کردی ئەوها لەناو قەفەزەیە ئەوها ببینێتەوە بە هادئی وەبی خۆی یعنی خۆی لە قەفەز نەداتن خۆی برینداکە یعنی ئەگەر پەڕ و باڵی شکابی لە نمرەکەی دێنتە خواری بەڵێ ئێستاکان ئەم کەڵەشێرەیان ماشەڵڵا شتێکی زۆر جوانیشە بەس نەقسی ینی لە باڵەکان و لە کلچی هێشکایە پۆینتینەی نادووەم بووە یعنی لەوانەیە گە جایستردا پلە یەکەمی بینابووایە بابزانم لە کێوە حەز و خولیای بەخێوکردنی باڵندە هەیە بەس بەنسبەت باڵندەوە یعنی لە مێژە یعنی زۆر لە مێژە بەڕاستی چەند ساڵە من مەسەلەی مریشک و کەڵەشێر بەخێو دەکەم بەس مەسەلەی ئەڵمانی نزیکەی 3-4 ساڵە لەسەر ئەو توخمە ئیشی لێ دەکەم سوپاس لۆخوای گەورە پارساڵیش لە مریشک یەکەم بووم لە کەڵەشێر دووەم بووم بەس ئیمساڵ سوپاس لۆخوای گەورە لە کەڵەشێر و لە مریشک یەکەم بووم باشە ئێستا لە ڕووی نرخەوە کە پلەیەکەی بەدەستێنان نرخەکەی بەرز دەبێتەوە بەتاکید نرخەکەی فەرق دەکاتن و خواستی زیاتر دەبێتن و بەرز دەبێتەوە ئەکەی دەگاتە چەند خۆی نرخی کەڵەشێر و مریشک بەپێی ئەو کەسە دەگۆڕێکە یعنی دڵی بکاتە سەری لەسەر ماسەفات بیت یعنی لە $300 هەیە تا دەگاتە نزیکەی $700 $1000 زیاتر کەمتر هەر خۆی سعرەکانی وایە باشە ئێستا جەنابەت ئەگەر یەک لێت بکڕێت کە پلە یەکەمت بەدەستێناوە بە چەند پێی دەدەی ڕاستی منی ئێستاکانە ئێستا بڕیاری لەوەم لەسەر نەداوە یعنی بیفرۆشم بۆیش ناتوانم یعنی هیچ قسەیەکی لەسەر سعرەکە بکەم بابزانم بەسی بەشداریت لەم فیستیڤالەدا کرد بە پێنج مریشک و کەڵەشێرێک بەشداریم کردووە 5 مریشک و شێرەك زۆر سپاس سەلام دیاخوا پێوەرەکان چین کە دەبێت کەسێک بەشداری بکە بەسی پێوەرێکە خۆی پێوەرەکان خۆی لە خۆیدا یەک کەلەشە دەبی یەکەم بینی لە یەک مریشتی ڕەسەنی کوردی ئەوە دەداخلی ئەوانم نەکرد لە بۆی ئەو برادرانە زیاتر چەند سارە بەخێو دەکەن ئەم نیش بەڕاستی تێرەکانم لێ مردن ئەم نیشدام نابوو بە پلە یەکەم بێم بەسخوای گەورەی کە قسمەت ئیشاڵە ستاری ئاینەکە خواتەمان بدە ئیشاڵە بەشداری دەکەمەوە ئیساڵە سپاس بەخێوکردنیان زەحمەت نییە قورس نییە زۆر زەحمەتە تەیرێکی زۆر ئینسان پەرست ینی ئینسانی خۆش دەوێتن عەز دەکەمە عەدەل ینی بێتە ناو خەڵکی وەکەوە نیە هاروها جوانە بن تەیرەکە تایبەتە بەڕاستی مێشکەشی تایبەتەوە بەڵێ ڕەسەنی کوردی خۆمانە لۆ نمونەوانە سەر بە کڵاون ڕەسەنی کوردی پێ دەڵێن ئەوە سەر بە کڵاون ڕەسەنی کوردی تێکەڵم کردیا ئەوە ڕەسەنی کوردیا ئەوە ڕەسەنی کوردیا بەڵێ هێلکەی وانە نرخەکەی دەکاتە چەند لە 5,000 تا 25,000 5,000 تا 25,000 ئەی خۆی نرخەکەی چەندە خۆی نرخەکەی هەمانە لە 5,000 هەمان تا 20 وەرەقەی لە 5,000 تا 20 وەرەقەی سلام دیاخوا لە کێوە ئەو حەزت بۆ دروست بووە من ناڵیەوە پەرەوە ڕادەگرم بەس ئەوە 3 سار ئەو زۆرە مریشکە ڕادەگرم بەڵێ 3 سارە خەریکی زۆرە مریشکەمە وایە کە زیاتریشی بکەین بەڵێ من پەرم پێدا هەموو زۆرە ڕەنگەکانم هەیە لۆ نمونەوە لۆ فیستیڤالم ئامادەکە دێر نەوعی کەم هەیە مۆتلێت زنجڕشین سادە ڕەش پۆرسەلان سادە سپی ئەنواع زۆرەکانمان هەیە
باشە ئەمانە ڕەنجیان ماشەڵە زۆر جوانە تا چەند خەمڕەوێنیشە زۆر یعنی باوەڕکە من ماندوی هیلاکەم لە ئیش دێمەوە چاوم پێیان دەکەوێت بەڕاستی ئیسعادەتە ئینسانی تەیرێکی زۆر جوان مشکێکی زۆر جوان و ناوازەیە جوانیش بە ماڵ دەبەخشێ طبعا ئەرێ وەڵڵا ئێستا مەڵارەکانیشم هەر خۆشیان عەزەکەن لەو زۆرە تەیرانە لە شاری عازیاوە هاتووم مەتیقەی ڕانیە هاتووم کتیان پێشانگاکێ و حەزم کرد بەشداریکردن لە دەکاندا وەک چاپێکەوتن دەنا شتمان نییە بڵین بهێنین زۆر پێ خۆشحاڵم ینی تەنها بۆ سیرکردن هاتووی بەڵێ ئەرێوەڵا چەند خۆت لە ماڵەوە خەریکی بەخێوکردنی مریشک و کەڵەشێری بەڵێ وەڵا خەریکم هەشمانن بەس نەمان هێناون و ئەوەی نەبووە بیانێنین تازە دەستمان داوەتە تاقیکردنەوە بڵین بەخێوکردن ئیشەڵا گە بتوانانی باڵندە چۆنیانی ئەڵا باشین لەخوای بە زیاد بێ زۆر سپاس بخوا دەبێت ئیشەڵا پشتیوانمان خوا بێ بۆ ساڵی ئایندە گەبژی بمێنین بتوانینە لە پێشانگایدا بەشداری بکەین ئەمڕۆ کە سەرنج داوە باڵندەی چەند جوانت بینیوە بینیمە زۆر شتێکی جوان و دەگمەنی لێ و ئیشەڵا شتی جوانتری دەبێ و نیازت هەیە بیان کڕی نیازت هەیە هیچدانەیە چامکڕی ئەو ساڵ ئێستا نەوەڵا بەس ئیشەڵا بۆ ساڵ ئایندە ئیشەڵا هەوڵ دەدەین و بەشداری بکەین هەشمانە جوانمان هەیە بەس نەمانێنەوە بۆ پێشەنگا دەنا هەمانە لە خۆ تا چەند بەخێوکردنی باڵندە جوانی بە ماڵ دەبەخشێ وەڵا تا بڵێ زۆر شتێکی جوان و زۆری پێمڕتام و زۆر پێ خۆشحاڵم خەمەکانە دەڕەوێنەوە هیچ ئەرە وەڵا زۆر ئەساسە ئەرە وەڵا زۆر بۆ خەم و خەفەت زۆر ئەوەندەیەکە کەوتی ئەو شوێنانە جەوەکی کەتەیە دەخوا بە زیادێت زەوەکی خۆشە و زۆر پێ خۆشحاڵم سپاس دەکەم ئیشەڵا و ساڵی ئایندە بەشداری دەکەم یەکەمی جارە بێم و بەس ئیشەڵا گەمژی بمێنین ساڵی ئایندەش دێین و ئیشەڵا بەوە لەگەڵ بەخێوکردنی باڵندە چۆنی وڵی ئەمن بەخۆم شەریکەی هاوردەکردنی ئاژەڵ و باڵندەی جوانیمان هەیە تەیروتار هاوردەی کوردستان دەکەین بە هاوکاری کاگنیاز لە ئەوروپایە ئەو تەیرەکانمان لۆ دەنێریتن چۆن بەشداریت کردووە وڵی ئەوڕۆ هەر بەکو بەس عرز بەشداریم کردیە دەناوەکو ئەوە بەشداریم نەکردیە لۆ دەرەجە لەبەرەوەی تەیرەکانمان ئەوروپینە ئینتاجی عراقی نینە بەڵێ ئەوە لەسەر ئاستی هەموو ئەوروپایەکەم بووە ئەمەیان لەسەر ئاستی هەموو ئەوروپا یەکەمە بەڵێ ئەو خینە ئەو سار ئەوە لەسەر ئاستی هەموو ئەوروپایەکەمە پێوەرەکانی چین بۆ یەکەم بوون پێوەرەکانی وڵی ئەوە دیارە لە پێوە دەست پێ دەکا ڕانی دەبی دەرچووبی پێیەکانی زەربی ملی درێژبی برندبی ئەوە زیاتر لە 90 سانتیم برندە ئەوەش هەمویان هەمان مستەوانە وەزنیشی کاریگەری هەیە وەزن ناوەڵە وەزن کاریگەری نیە بەس حتممە کە حەجمی گەورە بۆ وەزنیشی قرس دەبی لە ڕووی نرخەوە چۆنە ینی نرخەکەی دەگاتە چەند وڵی نرخی لە 200 دلار و دەست پێ دەکات تا 2000 دلار لە 200 تا 2000 بەڵا تا 2000 دلار دەست ئێستا کەسێک خواستی لەسەر ئەم کەڵە شێرە بێ بە چەند پێی دەدەێت بەڵێ ئەگەر کەسێک خواستی لەسەر ئەم کەڵە شێرە هەبێ بیاوێ لێت بکڕێت بە چەند پێی دەدەیت 2000 دلار بەڵێ چەند زۆری لەم شێوەیەت هێناوە بۆ کوردستان ینی وڵی ساڵانە هیناومە ساڵانە هیناومانە بە پێی توانای خۆمان و چکە تەیرەکەش گرانە زیاتر لەسەر داواکاری هینایتمان داواکاریش لەو ئاستە نەبووە یعنی کە شتی ڕقەمیەک لەبەرەوەی سعرەکەی بەرزە لەوێن دەرێش خەلیجەکان دەکڕن و پاکستانی و داواکاری زۆری لەسەر نییە بە داواکاری زۆری لەسرە بەس خەرچی ئێرە لەو توانایی دانێ ئەو تەیرە بکڕێت خەڵکی کوردستان زۆر داواکاری لەسەر نییە داواکاری زۆر لەسرە بەس هەموو کەس دەتوانای دانیە بکڕی ئارێوەڵە ئەی تا چەند لەگەڵ ژینگەی کوردستان لە ڕووی بەخێکردنەوە دەگونجێ بەڵێ شامی بەخۆی عادەتەن تەیرێکی عالەمیە لەگەر هەم کەشەوەیەک خۆی دەگونجێنی تەیرێکی قایمە خۆی زۆر دەگونجێنیت لەگەر کەشەوەی هەموو جەیەک باشە تەمەنیان چەند دەبێت تەمەن وڵی تەمەن لای ئێمە هەتا 8 ساڵ ژیایە بەڵێ هەتا 8 ساڵ ئینتاجیدایە 8 ساڵ 7 ساڵ ئینتاج دەدا سڵاو لێبێت سلااو سەرچابرام بابزانم لە کێوە خولیای بەخێوکردنی باڵندەت هەیە وڵی وەکو شامی لە 2007 دەستم پێ کردیان لە ئەڵمانیا دەچووە معرەزەکان تەمەشام دەکرێت زۆر
هواياتم الشامي ألماني يعني لە پێشەنگاکانی ئەوروپاوە سیرت کردو و هێناوتە بۆ کوردستان بەڵێ بەڵێ لە بۆ زۆرم لە بۆ زۆر ئەوانەی لێرە بتێنی و بەخێوتەکەنی شامۆی لە بۆ سێ سارێژم ڕەوان کردەوە لە بێرە سێ بەشێت و هاوردن سێ بەشێم ڕەوانم کردەوە هەموو شانەوانێک کە ئێستا لێرە عەرجیان کردیە وڵای برێم درۆنی ئەگە سێ سارێکی تێرەکان ئەم ڕەوانم کردەوە باشە کاگارم با بزانم ئەم مریشکان لە ڕووی نرخەوە نرخەکەی دەگاتە چەند بەخوای مریشک دەزانی ئێستا بڕێ ئەو مریشکە ڕەشەم ئەوە 15 پێدایە یەکەم زار پار تەمەنی گسکە بوو دەوەرەقیاندا ئێستا 15 بدە بەس نایفرۆشم جارێ ئەمڕۆ 15 دایێ نەتفرۆشت بەڵێ بەڵێ ئەوڕۆ 15 وەرەقە باشە داوای چەندت دەکەن بەخوای جارێ نایفرۆشم چکە دەمەوێت هێلکەی لێ بگرم ئەز دوای دەیفرۆشم هێلکەی چەندە نرخی هێلکەکەی چەندە وڵای هێلکەی دەفرۆشی بە 500,000 بە مەسەلەن بەزم نایفرۆشم هێلکە دەمەوێت جارێ جوسکەی تەمەشاکەم زانم کودەی لێ دێوەنیە جوسکەی باسە جوسکەی خراپە هەموو تێری جوان نایەتەوە بەزە و تێرانەوەنە هەموو لە معرەزیە من شامی بازەکانی ئەڵمانی هەمیان دەناسم هەمویان لەمێژ لەگەوانم دەسم چیان تەیری شاڵ دەکنیابی سای پارەی ناکەم میمە تێرەکەم بەدرا ینی بەس جوان بی نرخەکەشی گرانی کێشەنیەوەیکە ها مەسەلەنەوە سەرکە لەی جوانە ها تووڕەیە برۆی هەیە ئەو شتان ماوەی چەند هێلکەیەک دەکات ینی چەند بەخوای خۆی شامی زانیتە ڕۆژێکنا ڕۆژێک هێلکەی دەکات سارێ 2000 دەست بە هێلکەی دەکات 5 هێلکەی دەکات و کوورک دەبیتن درت هاتی هێلکەکەی بخۆی ناوەڵە درم نایە سەری شام بڕۆم نابەخوای زۆرم خۆزێ شامی لەکنە من زۆر تایبەتە ئارێوە سڵاو لێوێ سپاس دەکەم ڕێسی بەخێر بێت حاڵتان باش الحەمدوللا لە فەزلی خۆی گەورە زۆر باشێ بابزانم بەچی ئەمڕۆ بەشداریت کردووە وەڵی ئەم ساڵ لە ئیسپانی بەشداریم کردووە بە دوو ڕەنگە بەشداریم کردووە ڕەنجی دکتۆرا و ڕەنجی ڕەش کامیان دکتۆرە و کامیان ئەو سپیانە دکتۆرای پێدەرێن ئەمە لێرە ئەوانەش ڕەشە دیارە بەڵێ بەڵێ پلەی چەندەمت بەدەستێنە لە خوای بەزیاد لە فەزلی خۆی گەورە پلەی یەکەم بەدەستێناوە پلەی دووەمش بەدەستێناوە لە کامیان یەکەم بووی لە کامیان دووەم لە دکتۆراکە یەکەم هێناوە دووەمیشی مناوە لە ئیسپانی ڕەشەکان هەرسێکی یەکەم بەدەستێناوە سپاس دەکەم باشە ئەمەیان چی وای کرد کە یەکەم بێ و ئەمەیان لەبەرچی دووەم بوو ئەوە تەمەشای هەندە مواسەفاتی هەیە ئەوانەی کە تێر بەخێو دەکەن دەزان مواسەفاتەکانی چە مەسەرەن بۆزە و قیافە و ڕاوەستانی و بارەکانی ئەبێ خاڵی تێدایە مەسەن دەبی هەش پەڕیمانەیە دە پەڕیمانەیە دوازدەیمانەیە چاردەیمانەیە چاردەی فورفولە لە عالم چاردەی لە یەکەمە هەموو ئیمە دەپەڕە دەپەڕیە ئەو دەپەڕێت دەرەجەیەکە بەپێی ئەو مەملەکەتی بەس ئەو لێرە هەیە ئەگەر دوازدە پەڕیان چاردە پەڕیە بایە تو دووەم حتمان ئارێ وەڵا ئەم لەوانەیە سێمیشی بە نەکدووە ئەدی ئەوە شوتی لەسەر هەیە بەخێوکردنیان قورس نییە بەخوای بەخێکردنیان زۆر زەحمەتە سەرعات پێدرێ بەخێکردنیان لە بۆی زەحمەتە لە بۆی شتی کوالێتمان لە وڵاتە نییە ئەمەکە بیان دێنێ سەرعات هەتا دەگەنێ دا و دەرمانی خۆمان زۆر تێریمان لە دەزەڕواتە خەسارەت دێمە ڕاست پێ برێ ئەگەر شتی باشمان بۆ بێتن لە وڵاتی بێتن بەرێوەڵا زۆر ئاسانە بەڵام ئێستا تووشی یەک دەرد ئەبێتن دەبی دا من دە زۆر عبی لەسەر فعسکەمە تا عبی لێ ئەکەوێت ئەو مشکلێ زۆر بەخێوکردنە زۆر زەحمەتە لە ڕووی کوالێتی دەرمانەوە سەراعات دەرمانەی کە دەیدێ کاتێک تووشی نەخۆشی دەبێت کوالێتەکەی باش نییە نا کوالەتی باش نییە لەبەرە ئەوانە خینی ئەو وڵاتەی مەنیە ئەوە خینی دەرەیە لەگە جەوی دەرێ دسمی تەسیق دەکاتن بەڵام ئەوە لەگە جەویمە ناگونجێتن لەگەر ینی کەش و هەوای کوردستانە ناگونجێتن دەبی ئیلا بەدا و دەرمان و بە ڤیتامینات ڕایانگرین ئەگە ناپەڕیان ئاوا جوان نابێتن چکە لە بۆی وڵاتی مەڕتوبەی نییە ئەگەر ڕتوبەی هەبیتن ئەوە جوان دەبێتن ئەم بەدا و دەرمان ئەوە ڕامان جوانمان کردو سەراعات بەدا و دەرمان و خۆت گوتنی ئەوە ڕاوەستا و دەرمان تەنزیمی پلەی گەرمی و ساری دەبی هەمووی مەزبوط بی بەخوا لە ناو مارەکەی خۆم ئەوانە ناو کۆریتەکەیوان ئاوە مەزبوطە هەموو ستاندا لەمانەوە چەند پێوە خەریکی چەند پێوە سەرخاڵی بەخوای بەیانیان لە پاش نوێسبناکە دەست نسمە ناویان دانیان دەدەمێ سەیریان ئەەکەم ساعاتێک بزانم نەخۆش نینە و هێوارانش کە دێمەوە دانیشتیان ئەدەمێ هەر ئەوە دو ساعت نامەوە مەشغوڵم چەند جوانی بە ماڵەکەت بەخشیوە تا چەند وای کردووە وەکو ڕازانەوەیەک بێ بۆ ماڵ بەخوای ئەوە لە ناو ماڵ ناتوان خودی ناو ماڵدانێ بەدە سەربان لە سەربان وەکو برێ خودی شخصی خۆم ئەمن زۆر تام چێشێ دەبینم زۆر تام چێشێ دەبینم معنی ئەگەر هیلاگم کە دەسمە ناو تەیرەکەم بینم بە ساغ و سەلیمی زۆر ئیستعاد دەکەم
بەڵام ئەگەر نەخۆش بوو ئەو ئەرکەی لە دەرەوە هەما ئیمریشکە بێسێ دووقا زیاتر دەبێتەوە نەخواستە نەخۆشکەوێت و خەمە زیاتر زۆر زیاتر براوەڵە زۆر زیات چکە ئەخە زانین چە مادومنش پێوەی دەکەن لە زەحمەتە لە منداری ساوی بەخێوکردنی زۆر زەحمەتە بەخواوە بابزانم کە پلەی یەکەمت بەدەستێنا ئێستا نرخەکەی دەگاتە چەند بە چەند دەیفرۆشی ئەمەوە تەمەشا وەکو نرخ لە وڵاتی مەچکە پەلەوەەر بازە چوامان نییە بە 50 مێردرێت ئەوانەیە کە پاوەەر بازن ئەوانەیە کە نازە هەندێک کاکە ئیسپانی لە بازار ئەکرین بە 120 باشتا هزاری بەڵام شتی دەرەجەیەک ستاندارد بە 3 وەرەقەش نایکڕی بە 3 وەرەقەش نایکڕی بەڕاست پێ برم بەڵام ئێستا ئەوانە کە برێ بۆ بیفرۆشم نایفرۆشم ئەمن چکەوە ئارەزوو خۆمە احتیمالە شتی ناشازم دەرەچی لە ماڵەوە ئەوان نەفرۆشم ساری بازارە چەند وای فرۆشم نایفرۆشم باشە خەڵکێک و بزانێ ئەوەیان ئەسلیە جای بکاتەوە لەوانەیە کە وەک خۆ دەڵێ لە بازار بە نرخێکی ئەرزانتر هەن براکە مەزانی کو ئەوە ئێستا مەسەنەکە مواسەفاتەکە لۆ باش کەم ئەتولیانە لی تێ نەگەی بەڵام کە هادێ ناو عقدی تێر بەخێوکردن لی تێ ئەگەیت کە مواسەفاتەکانی چکە تەجروبە لە سەعید کە دەبێتن ئەمیش لە خۆمەوە فێر نەبوومە فێر بووی ئاخر یەکەم جار کە کڕیومە مەسەلەن یەک دوو جارە لە بازار کڕیومە ئەو شتیان نەداتەوە من کە بەدری خۆم لە پەیزەکان لە سایتەکانی ئەوروپا و ئەمریکا کە گەڕاوم خاصن هۆڵەندا ئەمە زۆر متابعیان دەکەم سارانە کە بتوڵیان دەکرێت متابعیان دەکەم ئەزانم کامیان کە ستاندا کتابیانەیە دەفتەریانەیە ممارەسەی ئەوانە دەکەم ئەو دەزانم کامیان مواسەفاتی کامە هەیە و بە سایە دەڕبەکانی ئێرەشمان بە سایە ڕێکخراوەکەشمان زۆر یارمەتیماندن لە ڕووی مواسەفات زۆر هاریکاریمان دەکەن کە بگەین بۆ ئاماجێک ئەمە دەبانێتن لەگەڵ بەخێوکردنی مریشک و کەڵەشێرا چۆنی الحەمدولیلا زۆر پێکەیف خۆش بووین کە بەشداریمان کرد پلەی یەکەم و دووەمان بەدەستینا پلەی یەکەم و دووەمان بەدەستینا لە کەڵەبابی و هەم لە مریشکش بەشداریمان کردیە ئەو کەڵەشێرا و کەڵەبابە هیتووە زۆر باشە مواسەفاتەکەی چ بوو ینی چۆن توانیت لە یەکەمە دەست بێنی مواسەفاتەکانی کەڵەبابەکە دەبی کلچی درێژبی شۆڕ بیتەوە لەسەر پشتی دوای درێژبوونەوەی دوو کلچی درێژێبی شۆڕ بیتەوە باڵەکانی شۆڕبی پۆپیدەی قیدبی پۆپتێ خوار نەبتەوە ئەو سەری زۆر بە گۆشتیش نەبی ئەو سۆراتەی سەری ڕەنجی جوانبی سادە ڕەشبی گوارەی جوانبی خوار نەبی گەڵبی عزمیشی چەند بچووکبی جوانترە و دەرەجەی باشتر دەینی شامیەکە نیە بڵێ چەند بەرزبی نەخێر ڕێک لەگە شامی پێچەوانەنا ڕێک پێچەوانە چەندی وردبی مەرغوبە و نەرجەی زیاتر دەینی خوب بزانین یان خەڵکێک چۆن بزانێت یەکێکی زۆر باش کوالیتی لێک زیاب بکاتەوە لەگەڵ ئەوانەی کە لە بازار بە نرخێکی هەرزانتر دەفرۆشرێن وەڵڵاهی ئەوەی شارەزابی خۆی دەزانی بەڵام ئەوی شارەزانەبی پێویستە لە یەک دوو کەسەکان پرسیار بکە کە ئەو بەرهەمەی هەیە بۆ نمونە هەیە لە بازار مەسەلەن ڕەنجی دیکەی تێکەڵە جنجڕە ئەو بابەتانە مەرغوب نینە ئەگە سادە ڕەش نەبووە ئەگە سادە ڕەش نەبووە مەرغوب نەدا و بەڕاستی نەتیجەی نەدەینە دەرەجێ پێ نەدات نەخێر پێی نەدات ئەوەی کە دووەم بوو وە بزانم ئەو کەڵە ئەوەیە دووەم بوو ئەمەیان یەکەم باش ئەوە چی نەقز بوو ئەمە کە دووەم و چی نەقز بوو نەقسەکەی لای حەکەمەکانە نازانم یعنی پێیان نەگوتیوە نەخێر نانە ئەلێرە نووسیتیان بە تورکی ئاماژەی پێکرایە بەس با بڵێن ناوژوانی نێودەوڵەتیان حەکەمی نێودەوڵەتی هەبوو بەڵێ ئەوکەمەکان نێودەوڵەتی وڵاتی تورکیا بوون نەتیجەکانیان دابەش کردیە بەسەرەوەندا حەز و خولیای بەخێوکردنت هەیە حەز و ئارەزوەکەم لە مێژە بەڵێ لە مێژە هەر لە ناو تەیر و تار و تەیرم بەخێو کردیە ئەو بابەتانە ئەو جارسە تەیری زیینە تەنها ئیسپانی تێیان زۆری دیکەش تێ ئیسپانیم هەیە و کۆشم دکتۆراشم هەیە لەو دیوینە دکتۆرا و ئیسپانی بەس ئەو دوو زۆرە هەمە بەس ئەو دوو زۆرە بەێ چەندت
تاوکو ئێستا چەند دانەت لێ کردیوە چەندت پارە لێ سەرف کردوون بابەکمان کەشف نەبی وەکەلێک نایە بەڕاستی پێدەچی زۆرت لێ ئەوە بەڵێ زۆرم کڕیا هەر لۆ زۆریشمان لێ مردیە و هەشە ئینتاج زیاد دەبیدە دەیە برادەران ئیسفادە چی هەیە زۆر باشە بەخێوکردنیان قورسە زەحمەتە یان ئاسانە چۆنە ئەگەر بتەوێ بەڕێک و پێچی و بەبێ نەقس بەخێویان بکەیت بەخێوکردنیان ئەستەمە بەرێ چونکە دەبی شوێنەکەی پارێزراوبی ساردی و گەرمی و ڕووناچی تیشکی ڕۆژ و خواردنەکانیش نابی بەس بە تەنیا بەگەنم یان بە بابەتیت کە بەخێوی کەی دەبی شتی ئەوروپی بۆ لەگەڵ کەشەوەی کوردستان ناگونجێ گونجانەکەی ئەوەیە نابی شوێنەکەی زۆر زەختی لەسەبی مەسەلەن ساردێکە ڕاستەخۆ پێیکەوی گەرمیەکەی زۆربی ڕاستەخۆ پێیکەوی ئەوەیە گەنا ئەوروپینە لەوانەیە تۆزێک لە گەریمە فەرقیانەوی بەشێک لەوانەی کە ئەم جۆرە ئیسپانیانە بەخێو دەکەن یان دکتۆرا بەخێو دەکەن دەڵێن کاتێک کە نەخۆش دەکەون ئەو دەرمانەی کە دەیدێنی کوالیتەکەی باش نییە تۆش گلەیت لەسەر دەرمانەکەی هەیە یان دەرمانەکەیان پێ باشە ڕاستە ئەو دەرمانانەی لەوانەیە لەسەر شوێنە نەپارێزراوەکان کڕین و فرۆشتنیان پێ دەکرێت کوالیتی لەدەست دەدەن بەڵام دەرمانی باشی شەیە لە هەموو حاڵەتەکەیەتە ئی مرۆڤیش دەرمانی باش و خراپەیە لی ئاژەڵیش بە هەمان شێوە بازانم لە کێوە مریشک بەخێو دەکەی کەڵە شێر بەخێو دەکەی ئەبخۆ پێشاکی زۆر سوپاسیۆکۆی جەلالی کەم کە جمعاتی ئەوی فیستیڤالەکەی دەکەم بەشداری دەکەن تقریبان ئەوە فیستیڤالی پێنجەمە هەر لە فیستیڤالی ساڵی یەکەمین بەشداریم کردووە ئەوە ساڵی پێنجەمە پێنجەم فیستیڤالە بەشداری دەکەن هەر 5 ساڵان بەشداریم کردووە بەس 1 ساڵ بەشداریم نەکردیا ویش نەخۆشی کۆرۆنا هات ئەمە بەشداریمان نەکرد 3 ساڵ پلەی یەکەمم بەدەستینا ساڵێکیش کۆرۆنا هەبووە ساڵێکیش کاکلالو بەشداری کرد پلەی یەکەمی بەدەستینا پلەی دووەم بەدەستینا لە یەکەم لە چی بەدەستێنا ساڵی یەکەم لە مریشکم بەدەستینا ساڵی دووەمیش لە مریشک و کەلەبابی بە پلەیکەم دەستینا ئەو ساڵش هەر لە مریشکی پلەیکەم بەدەستینا کەلەبابیشم ئینا بوو ئەویش کەلەبابەکەم لە پێیان ڕێگامان دوورە لە بار زەناتیمە کەلەبابەکەم مرد نەخو کەلەبابەکە حەکەمەکان زۆر بۆ عەجز بوونە ئەویش هەر پلەیکەمی بەدەستێنا کەلەبابەکەت مرد وڵا ئینە مەناو فیستیڤالەکەی ڕێگامان دوور بوو لەناو مقابای دانابووم یەکسەرە کەلەبابەکە لە پێیان کەوت ڕاست تووشی نەخو ئەویکەی بوو جەڵدای بوو کوشتی ینی بەخێوکردنی تۆزێ قورسە ئارێوەڵە جێگای فەرقی هەیە لەگەڵ ئێستا ئەوەنە برەک ناسکن بڵێ وەک مریشکی خۆماڵەکەی نییە یەخۆمان ئەوەنە جێگا و تشتی گەرمە لە بەرەوەنە ئەو مریشکانە لە قەدیم لە کاک عیمران کڕیا و لە عرفم کڕیا و لە جمعەتی برادەرەکانی وانیشم کڕیا تووڕانە و ئەوەنە چەند ساڵە بەشداری دەکەن حاکەمینە و دەوڵەتینە ئەمن لەوان کڕیمە زۆر خوشحاڵیشم کو برادەرەکان ئەو ساڵە بەشداری کردو هەمووان هیچ مشکلانی هەرچی پلەیەکیش بێت دڵخۆشی کە بەشداری دەکەیت چەندێکی خۆشی خۆدێ دڵخۆشەکە لەوەیدایە ئەبلێ ئەمن مادیم ناوێتن بەس لەبەر ئەوەمە ئەمە ژیانی خۆم بلێم تشتێکی خۆش با دڵی خۆم بکەم لو دڵی خۆم نەخوا ئەمە خۆ کابراکی بس مسلمانم ئیشیاویدە بەس لو دڵی خۆ ئەو ئیشەی دەکەم نرخیان دەگاتە چەند ئەوانەی کە بەشداریت پێکردوونیان بەشداریت کردووە نرخی مریشکەکەت کەڵە شێرەکەت دەگاتە چەند ئەمن پار بەشداریم کرد ساڵی ئەولین بەشداری کرد کە مریشەکەم هەتا تقریبان 20 وەرەقەی ڕۆژ پارم بەشداری کرد تقریبان 30 وەرەقەم پێمدا هەر کەلەباب و مریشکەکە ئەو ساڵش بەشداریم کردو ئێستا داوای مریشک و کەلەبابی من دەکەن ئێستاش کاکیمرا و کاک عارف خۆی داوای دەکەنەوە دەڵێن هێلکەکانی بەرهەمەکانی ئیلەبیدامە بوو تورکان باینەوە والله ئەمن خۆ بڵێ ئەوانە برادری خۆمن زۆر نزیکی خۆمن بە مەسەلەی پارەی نییە بەس ئێستا جمعات هەیە داوای کردە ناوی نووسرا بەرهەمم لە ماڵ هەیە بلو ڕەوان دەکەم جا مریشکە بە 300 دلاری با 100 دلار هەرێک و لە شێوازێکەیە ئەوە پێم خۆشە پرسیار لێوەشکەم کە حاکەمی نێودەوڵەتین پێوەرەکان چین کاتێک دایدەنێن بە چ پێوەرێک دایدەنێن خاڵەکان چۆن دادەنێن بۆی کە برای مریشکێک کەڵە شێرێک play yekəm و duwam bədəstbێnێت. Şimdi bu abi soruyor, hayvanların içlerinden seçtiğiniz zaman hangini iyi seçtiniz? Birinci salon mu, ikinci salon mu? Nasıl bildiniz bunların farkları var? Güzellik hangisi? Birinci salon diye. Şimdi öncelikle merhabalar hepinize. Biz 8 yıl bunların eğitimini aldık. Ben Türkiye'de Türkiye Brahma Kulübü Başkanıyım. Arkadaşım da Türkiye Brahma Kulübü'nün yönetiminden. Aynı zamanda Türkiye'de biz bu işi 14 yıldır profesyonel şekilde yapan kişileriz.
Hemen hemen burada görmüş olduğunuz bütün tavuk ırklarını bildiğimiz ve zamanında beslediğimiz için konuya çok hakimiz. Türkiye'de zaten bir Emrah Bilgi dediğinde, bir Arif Aklan Akdemir dediğinde herkes tanırlar. 8 yıl biz bu hayvanların eğitimini aldığımız için çok rahatlıkla puanlama yapabiliyoruz. Avrupa standartlarına göre. عليه لما حكمي لتركيا 8 صار اخيرين هي حكمي على الحمد لله جيش المرحله زور باش على لو عين الحكمي ما انكد هاتم ويرا حنا كان فرق ما انكد لقل حيوان يتشاكو وخراب على درجيك ما عند اي حيوانك او درجه يا اخو استحق او درجه على جيش نمو ايرا زور زوانا زور بيمان خوش بو على عين تصميم وك اوروبا بڵێ خاتری کەستان نەگرتووە بڵێنەوە دۆستەوە برادرە یان هەمووی دەرەجەی حەقیقی خۆی پێتان داوە. Şu abimi soruyor. Yani hatır var sabah hayvanlardan puanlarda ya. Yani sıkıntı var mıydı? Yani bu arkadaşım olduğu için birinci verim diye böyle şey yok. Şimdi zaten bizim şöyle bir kuralımız var. Kesinlikle biz kendi hayvanımız bile bazen yarışma alanlarına denk geliyor. Hak neyse onu vermemiz gerekiyor. Neden? Ben kendi hayvanıma iyi derece verirsem ki benim hayvanım kötüyse, senin hayvanın iyiyse ben senin hakkını yemiş oluyorum. Biz Müslüman insanlarız. Biz hak yememek için zaten varız. Biz bu eğitimlerin en başında da hak yememek için ne şekilde işi öğrenip de puanlama yapabiliriz mantığıyla gidiyoruz. O yüzden kesinlikle hayvan neyi hak ediyorsa onu alır. İnsan beni bağlamaz. Ben hayvanı puanlarım, insana değil. علينا بلانين دوستو احباب نيما حيوانك كتشي او درجه ورا قريه نعلم بلين من فلاور بخوا كان بيو خوم يا كمين بدم ايو دن صفر دم او تشتنيه عادل شلون ولا ما مسلماني ناطوني غشكرين لم تشتا سلااو لێ بێ بژی سپاس. با بزانم وەکو گەنجێک پێم بڵێ سوودی ئەم زۆرە فستیڤالە لە چیدا دەبینیەوە. سوودی و فیستیڤاڵەیە لە دوو خاڵا بۆت کۆ دەکەمەوە. خاڵ یەکەمیان ئەو تەیرانە کە ئیسراج کراون، خاڵی دووەمیشان ئەوانەی کە ناخۆن. بۆ نمونە ئیسرادەکان دوو نمونە لەسەر دوو توخما بۆ دێنمەوە. هەم ئیجازی هەم ئەڵمانی. ئەوانە کە ئەسڵەکەیان چێندر بە ئیجازی ئەسلی وایە ئەسڵەکە یعنی فارسیە. بەس لە ئیجاز پەرەی پێدراوە بە ئیجازی دەفرۆشێتە. وهروها ئەڵمانیەکانیش کە بەخۆی ئەسلی یابانە، یابانەکەش ئەسلی تایلەندیە. بەس ئەمانە پەرەیان پێدا ئێستا بە ئەڵمانی دەفرۆشێ. مثلا بە یابانی پەرەی پێدا بە یابانی دەفرۆشێ، ئەڵمانیەکەش پەرەی پێدا بە ئەڵمانی دەفرۆشێتە. ئەزەگەنک وایە ئێستا ئەمە چی بکەین لەو فیستیڤالانە؟ ئەمەش گرنگی وای پێ بدەین، ینی پەرەی پێ بدەین بۆی ئەمەش بە ناوی کوردیەوە بیفرۆشن، میسانە بە ناوی عێراقی یان کوردستانی ناوەکیەوە هالا. ئەمە خاڵیەکە بکە زۆر گرنگە بیزانین. خاڵ دووەمیشمان ئەوانەی ئەسڵیان کوردیە، میسانە مریشکە ڕەسەنی کوردی. ئەو مریشکەی پێشوایە گرنجێکی تایبەتی پێ بدێن تایبەت لایەنە پەیوەندیدارەکان، چکە ئەمە دوایکار لەسەر دەکرێت ئەو توخماتەمان لێ بدرێتن دەوڵەتی کە بەنای خۆیەوە ناوی بنێت و وایە بیفرۆشتەوە. وەکو سەجی پشت دەرکوت چۆن لێمان بردرا بە هەمان شێوە ئەوەش لێمان دەبردرێتە. ئەزەگەنێک وایە حکومەت و لایەنە پەیوەندیدارەکانی وایە بە خێوکارەکانیش هەموویان بتوانن گرنگەشی تایبەتی بەو ڕەسەنی کوردیە بدەن. بینەرانی عزیز ئەوەی گوێبیستی بوون سەرنج و بۆچوونی بەشێ لە بەخێوکەرانی مریشک و کەڵە شێر بوو. ئەو کەسانەی کامڕۆ بەشداریان کردبوو لێرە لە کۆتاییدا هەندێکیان خەڵاتیان پێدرا بە تایبەتی ئەوانەی کە پلەی یەکەم و دووەمیان بەدەستێنا بوو خەڵاتی تایبەتیان پێدرا و بەشێک لەو مریشک و کەڵە شێرانەی لێرە بوو نرخەکەیان دەگەیشتە 2000 دلار، هەندێکیان هەر لێرە 1800 دلاریان پێدان بەڵام ئامادە نەبوو بیفرۆشن. جا بەخێوکردنیان بەڕاستی زەحمەتە، بەخێوکردنیان تایبەتە دەبێ بە ئاگاداری بە هۆشیاریەوە بەخێو بکرێن، چکە بەشێک لەوانەیە کە بەخێوکەری ئەم باڵندانە گوتیان بەخێوکردنیان دەبێ بە هۆشیاریانەوە بێتن. یەکێکیان ئاماژەی بەوە کرد کە لە کاتی هێنانیان بۆ ئەم فیستیڤالە یەکێ لە مریشکەکانی لەدەست داوە. بۆیە هەموو خەڵکێک هەموو کەسێک ئاگادار دەکاتەوە ئاسان نییە ئەم جۆرە مریشک و کەڵە شێرانە بەخێوکەی، بەڵام بەڕاستی دیمەنەکانیان زۆر جوانی بە ماڵ دەبەخشن، ئارامی بۆ کەسە دەبەخشن کە بەخێویان دەکات. هیوای سەرکەوتن و سەرفرازی بۆ هەمووتان دەخوازم تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم. خواتان لەگەڵ.